هەڵە هەڵا لەم هەنارە هەناری گوند و شارە دەست و پەنجەیان خۆش بێ و زووت یارانە. کەی هاتی بۆ فیستیڤاڵەکە ئەو شتانە چی بوو سەرنجی تۆی ڕاکێشا ئایا هەنار تاقی کردەوە؟ بەڵێ وەڵام دەوی سعادێک هاتم چاوم بە ئەم میوانە خۆشەویستانە کەوت و فیستیڤاڵی هەناری خۆشم خواردەرە وەڵا بێەوە ناخۆش و بینەران هەنارەکان زۆر بەتا من هەناری هەڵەبجەژێکێکە لەو هەنارانە کە تایبەتمەندێکی خۆی هەیە ئەمەندە خۆش و پڕئا و چێژێکی تایبەتی هەیە دوایەوە مەنەسەکانم بینی ئەو هونەرمەندانە ئەو خەڵکە جوانە ئەو میوانە بەڕێزانە هەموو بەجلی جوان و زۆر شتی خۆماڵی جوانی تایە هەمووی دەستەی بەڕێوەبەری ئەم فستیڤاڵە هەمووی لەم ناوە بۆ خۆی ئیشی خوای ناکردووە و لێ دواناوە گرتووە پاک و خاوێنەکەی و هەموو شتێکی جوانە بەڕاستی. سەرنگ بیرتان لەوە نەکردەوە بەرەمێکی تایبەت بە خۆتان هەبێ بەسەر فیستیڤاڵ و پاییزی هەنار و پاییزی هەڵەبجە یاخۆت بەرەمتان هەیە لەو بارەوە؟ وەڵا بیرم لێ کردوەوە ئینشاڵڵا کە تایبەت یەک گۆرانی بکەم بۆ فیستیڤاڵی هەناری هەڵەبجە قرار بوو مامۆستا ئیسماعیل خورماڵی لێرەوە چاوی ماچەکەم کە شعرەکەم بۆ بنووسێت ئیتر فریان نەکەوتینۆمانە بۆ ئەمساڵ بەڵام ئینشاءڵڵا ساڵێکی کە یەک تراکی جوان یەک گۆرانی جوانم بۆ فیستیڤاڵی هەناری هەڵەبجە تۆمارەکەم ئینشاءڵڵا وەکو گۆرانەکانی ترکە بۆ هەڵەبجەم و تۆ یا بۆ جەژنم و تۆ یا بۆ بۆنەکانی کە ئەمەش ئینشاءڵڵا تایبەتەکەین و لە خزمەتی خۆشەویستان و فیستیڤاڵی هەنار و خەڵکی هەڵەبجە و میوانەکان بەگشتی. گۆرانەکەی لەسەر هەڵەبجەیە ئەتوانین کۆبلێکمان بۆ من لە خزمەتان بەڵام یەک دوو کۆبلێکی ئەوەی هەڵەبجە ناڵم یەک دوو کۆبلێکی تازم داناوە کە بۆ فیستیڤاڵی هەنارەکەی ئینشاڵڵا وادارم بەدڵتان بێ ئەم پتان پێشکەشەکەم. سەریە نادەی لەم شارە فیستیڤاڵی هەنارە سەرێک نادەی لەم شارە فیستیڤاڵی هەنارە میوە و هەناری جوانە پێشکەش بۆ میوانانە میوە و هەناری جوانە پێشکەش بۆ میوانانە هەڵە هەڵا لەم هەنارە هەناری گوند و شارە هەڵە هەڵا لەم هەنارە هەناری گوند و شارە دەست و پەنجەیان خۆش بێ و زووت یارانە یاخۆ هەردەم بمێنێن بۆم شارە هەر بمێنێن بۆم شارە سەرێک نادەی لەم شارە فیستیڤاڵی هەنارە میوە و هەناری جوانە پێشکەش بۆ میوانانە هیوان بەدڵتان بێ ئەمە لە ئاواز و هەنراوی خۆمە. ئینشاڵڵا ڕۆژێ لە ڕۆژان گۆرانێکی تایبەت ئەکەم بۆ فیستیڤاڵی هەنار ئینشاڵڵا بۆ ئەمساڵ هاتەوە پێشۆخت ڕێکێخین و ئەمەش هیوادارم بەدڵی ئێوە و بینەران و خەڵکە جوانەکە و میوانەکان بێت. زۆرمان بەدڵ بۆ دەست و چاو خۆشەماوە. قسمەتانە هەردەم